دیارە ڕۆژی 1970 هەموو ساڵێک لە تاوی جیهانە ڕۆژی فۆتۆگرافیە و چەندین چالاکی بەڕێوە چێت و بەتابەتیش دەرفەتێک و هەلێکی باشە بۆ فۆتۆگرافەران کە بتوانن لە بەشێک لەو چالاکیانەی کە هەیە کارەکانی خۆیان نمایش بکەن بە خۆشحاڵیشەوە لە نێو شاری سلێمانی کۆمەڵی وێنەگرانی بڵین کوردستان لقی سلێمانی توانیان کە پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ بەشێک لە فۆتۆگرافەران بکەنەوە و بەشێک لە وێنە فۆتۆگرافیە تایبەتەکانی و فۆتۆگرافەرانش بتوانن دەرفەتێک بێ بۆەوەی کە نمایشی بکەن. ڕۆژی 1970 هەموو ساڵێک کە بە ڕۆژی جیهانی فۆتۆ ناسراوە لە سەرتاسەری جیهاندا فۆتۆگرافەران چالاکی جۆرە و جۆر ڕێک دەخەن و بایەخی ئەم داهێنانە گەورەی لە دنیای هونەر و دۆکمنتاریدا دەخەنە ڕوو هەر بۆ بۆنێوە لە شاری سلێمانی کۆمەڵی وێنەگرانی کوردستان لقی سلێمانی لەو ڕۆژەدا ژمارەیە فۆتۆگرافەری بەتوانای لە پێشانگایەکی هاوبەشی فۆتۆگرافیدا کۆکردەوە. زۆر سپاس بۆیەوە لە ڕۆژی جیهانی فۆتۆ پیرۆزبایی لە سەرجەم فۆتۆگرافاری کوردستان و جیهانەکەم من هەڵۆجەباری لە قەزای سی سادقەوە بە وێنەیەکی سروشت بەشداری ئەم پێشانگایەم کردووە کە لەلایەن کۆمەڵی وێنەگرانی کوردستانەوە ڕێکخراوە. بێگومان لەگەڵ ئەوەی کە ئێستا تۆڕەکانی کۆمەڵایەتی پێشانگایەکی کراوە بەردەوامە بۆ فۆتۆگرافەران بەردەوام وێنەکانیان عەرزەکەن بەڵام دوجار هیچی ناگاتەوەی کە تۆ لە پێشانگایەکە لە چوارچێوەی پێشانگایەکە وێنەکان عەرز بکرێت دوجار کۆمەڵی خەڵک بینێرێتی و هۆکارێکی دیکەشە بۆی کە فۆتۆگرافەران خۆیان لێرە لە نزیکەوە ئاشنا یەکترە بن و ڕابۆچوون یەکترە گوازنەوە و بینەری فۆتۆکانە بن ڕەنگە من لێرە لە فۆتۆیەک سەرنجێکم بۆ دروست بێ هۆکاری سوودمەندی بێ بۆ خۆم بۆ داهاتوم و ڕەنگە بمە هۆی سوودبەخشی بۆ فۆتۆگرافەرێکی دیکە بۆ یەک گرنگە فۆتۆ لەگەڵ ئەوەی کە ئێستا تۆڕەکانی کۆمەڵایەتی پێشانگایەکی بەرداوام بۆ فۆتۆگرافەران من بەردەوام وێنەکان لە تۆڕی کۆمەڵایەتی عەرزەکەم بەڵام دوجار هیچی ئەوە ناکات کە لە چوارچێوی پێشانگایەک تا وێنەکان عەرز بکرێن. بەداخەوە من ئەوەندەی کە ئاگدارم لە سەرجەم هۆتێل و مۆڵەکانی کوردستان لە ئەو شوێنە فەرمیانی کە میوانان سەردانیەکەن تەماشاکەی وێنەی منزەرەی وڵاتانی دیکاڵ و ئەسرا لە کاتێکە ئەمە خۆمان خاوەنی کۆمەڵە لۆ کۆشتنی شوێنی زۆر جوان زۆر باشین بە نمونە ئەم وێنانی کە ئەمڕۆ لێرە عەرز کراون هەرێک لە وێنانە گزارشتە لە ناوچەیەکی کوردستان لە ڕووی سروشتیەوە لە ڕووی کولتوریەوە بۆیە کاتێککە گەشتیار دێتە ئەم وڵاتە ئێمە پێویستە هۆتێلەکان شوێنە گشتیەکان لە جیاتەوەی کە وێنەیەکی وڵاتێکی دیکەدا بنن قەچێکە با تابلۆیەکی کوردستاندا بنن لەگەڵ ئەوەیشە کە گرنگە لە هەمان کاتە تەماشاکەی ئەم گەشتیارە ڕەنگە خۆی ئەو شوێنەی نەبینی بێت ناتوانێت سەردانی بکە بەڵام لە چوارچەوەی تابلۆیەکە بیر و زیهن و هۆشی ئەچێ بۆ شوێنە کە ئەڵێ واو هەنی کوردستانە شوێنێکی وا هەیە بۆیە زۆر زۆر گرنگە من وەکو خۆم پێش چەند ساڵێک لە پێشانگایەکە وێنەکانم عەرز کرد بۆ فرۆشتن ئاماجم تەنها ئەو بوارە بوو بەڵام ئەمە ناکاتەوەی کە کەسێک وێنەکە مەکڕن لە دیوەخان هەڵێ واسێ ئەوە گرنگە لە فڕۆکەخانەکان لە هۆتێلەکان لە شوێنانی کە گەشتیان ڕوویتەکەن بۆیە زۆر زۆر گرنگە و کاریگەری گەورەشی دروستەکە لەسەر کوردستان و پێشکەوتنەکانی کوردستان.